منە مێسەرەتا چەند بیرخستنەوەیەک خەمە پێشچاوی بەڕێستان هەروکو جاران چەند جاری ترمان وتوتەوە ئێستا چەند بیرخستنەوەیەک ئەڵێم. یەکەم هەڵبژاردن ئالیەتی گۆڕانکاریە لە وڵاتی دیموکراسی و یاسادە. کوردستانیش وڵاتی میلیشیایە نابێت چاوەڕێ بکەین لەو ئاگری نەورۆزەوە ئاوێکی سازگارمان بۆ هەڵقوڵێ. انتخابات لە سیستمی دیموکراسیە هەموو ئەوانەی کە شارەزای فکری سیاسین ئەزانن کە هەڵبژاردن لەم سەردەمەی ئێستای وڵاتی دیموکراسیەکانە تاکە وەسیلەیە، تاکە شێوازی کارکردنە بۆ گۆڕانکاری، بۆ چوونە سەردەسەڵات و گرتنە دەستی، بۆ ڕاستەکردنی کۆمەڵگە و ئیدارەی دەوڵەتەکە بەپێی پلان، بەپێی بەرنامە کە پێشتر وتراوە. ڕموزەکان هەمویان معلوم، ئەو کەسانی کە ئەچنە انتخابات و ئەوروپا و ڕۆژئاوا بە شێوەیەکی گشتی وڵاتە دیموکراسیەکان بە شێوەیەکی گشتی بمافی یابان و ئوسترالیا و ئیسرائیل و کەنەداوانی تریش عادەتەن کاڵین ڕۆژئاوا مەرجنی هەر ئەمریکا و ئەوروپا بن، عادەتەن مەبەسمان لەو وڵاتانەیە کە دیموکراسیەکان تیا تەڵبیق کراوە. ئەمانە ئالیەتی گۆڕانکاریەکە ئەو انتخاباتەیە و بەس، ڕێگا نادەن بە تەزویر. تەزویرەگەر لە وڵاتێکی وەکو ئەسکەندناوی، نەرویج، سوید، دانیمارکە ڕوو بدا شتێکی زۆر دەگمەنە، زۆر دەگمەنە، چونکە خەڵک کارتی بۆ دێ بە حسابی بانکەکەی خۆی یا بە مۆبایلەکەی خۆی و ناوی معلومە، ناو تەزویر ناکرە، ناوی کۆنیتیانە، شتەکان هەمووی معلومن، هەمووی ئەلکترۆنین. هەر کەسە زانێ مەرکەزی انتخاباتیەکەی کوێیە چێ دەنگەدا و دێت، دوای چاوەڕێی نەتیجەکەکەن. آخر کەسکەی تر کارتەکان ئەخرێنە سندوقەکانەوە ڕاگەێنرێ کە سەعات ئەوەندە نەتیجەکە دەرەکەوێت، کە نەتیجەکانیش هەمووی فەرزی ئەلکترۆنیە. لەبەرەوە ئەم وڵاتانە ئەو جۆرە کێشانیان هیچ نییە، نەک هەموو سمێڵ بابڕ بە چەکەوە بێن و بیتەقێنە بە ئاسمانە ونجا بێ لەم فەزاحەتە تۆ کارمەندەکان هەمووی بکەیتە ژوورێکەوە، دوای خۆت سندوقەکە پڕکەی لەو کارتانەی کە هێناوت. شەوی انتخاباتەکە برایەکی بەڕێز لە لوبنان و تەلەفۆنی بۆ کردموتی 250,000 جنسیان تەزویر کردووە. شەو بوو تازە هی ئەوە نەمابوو من بێمەوە ئەگەدارتان کەمە کە شتێکی ئاوا هەیە، بەڵام دواییتر دەرکەوت و پاشان وتیان لەبەری کۆیە چاپ کرا، بەڵام ڕاستەکەی خۆی لە لوبنان چاپ کرا بۆ ئەوان وتیان 200,000 بەڵام 250,000 بوو و خەبەری یەقینیشمان لێ هەیە. تەزویری جنسیە، تەزویری کار، تەزویری خەڵک، دەنگدان یەک کەس بۆ 5 کەسی داوە هەروکۆ بە ڕێزەی ترکە چاودێری نێودەوڵەتی بوو هاتووە دیار بەناوی محەممەد سەلیم 5 کەس بەناوی محەممەد سەلیم هەبوو هەر دەنگیدا بۆ ڕۆژتۆ دەنگیدا، ئەجا پەنجەی پلاستیکی، ئەجا زۆرم لێ دوایەوە کە هەرزانیان هەر ناگەنە نەتیجە تەواو سمێڵ بابڕەکان و پیاوکوشەکان و کە مالومارفی خولە چەخماخە خولە چەخماخە و خۆیان کرد بەسەر سندوقەکانە و ئەوانیان کردە ژوورێکە و خۆیان بە کەیفی خۆیان ئەوراقیان تێ کرد. ئەمە انتخاباتی کوردایەتی. کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن هەروەها هەندێک لە حیزبەکانی بەرهەڵستکاران زۆریان مژدە پێداین وتیان ئەم جارە وەکو جاری پێشوو ناوێت، وردەوەردە خەریک و بمان خەنە سەر شکەوەی بەخوام جارە دیارە یەقینیان هەیە کە وەکو جارەکانی تر ناوێت. نا ئەم جارەوە ئەلکترۆنیە فەرزیە دەویە، جاری پێشوش مژدەی زۆر خۆشیان داینێوتیان لە کۆریایە جیازەکە لە کۆریاوە کردراوە 23 ملیۆنی تێشووە، ئەوانە هەمووی تەدریبیان پێکراوە، مشتەکان ئەلکترۆنین، دەنگدان، فەرزەکان هەموو شتێک ئەلکترۆنیە. وەختێکمان زانی ئەلکترۆنیەکەش غەشی تیاکراو، ئەم جارە لچکە تۆ دەنگەدەی بۆ گۆڕان دەنگەکەت ڕۆیشتووە بۆ سمێڵ بابڕەکانی پارتیەچێت یا دەنگداوە بە ئیسلامی کابرا خۆی دەنگی بۆ خۆی داوە، کابرا یەکگرت و دەنگەکەی ڕۆیشتووە بۆ یەکێکی تر لە کەرکووک ئایدیەچێتی. ئەم جارە مژدایان داینوتیان نام جارە فەرزیە دەویەوە حتمما مراقبەی دەولیشی هەیە، تەمان هەر فشەیە چونکە مراقبەی دەولی خۆ کارتەر نهاتوو. کارتەر مدیرێکی سنتەری انتخاباتە و ڕئیسی ئەمریکا بووە و مراقبەی شوێنێکی وەکو غەزەشی کردو ئیمزای کرد کە باشترین شێوازی هەڵبژاردن و دیموکراسی بوو. خۆ غەزە هەر وەکو ئێمە وڵات نییە، شوێنێکی میلیشیایی. کەوا بوو ئەو کەسانەی کە ئومێدیان وایە هەتا ئێستاش کە پەرلەمان و هەڵبژاردن ئالیەتی گۆڕانکاریە بۆ هێنانە خوارەوەی پارتی وێچێتی خەونی حشتری نا، خەونی گوێ درێژە بینن.
هەرچەند گوێ درێژ لەوانەیە بە خەوی جۆ بخەوێ نازانم لەوانێ بە خەونیەوە بخێ بەڵام دڵنیابن لەوە کە ئەوە هیچ جۆرە خەونێک نایەتە دی و ئەو شتێکی زۆر ئەستەمە مەحاڵە کە ئەو شتە ڕوو بدە بۆیە زۆر زەروریە سەر لە نوێ ئیعادە نەزەر بکرێتەوە ئەوانەی ئیسلامی گۆڕان بە تایبەتی ئیسلامیەکان و گۆڕان بیر لەوە بکەنەوە کە نابێ وا بزانین هەڵبژاردن ئالیەتی گۆڕان و من پێشم وایە ئەگەر ئیسلامیەکان و گۆڕان چەکدار بوونایە ئەو هەموو زوڵمان لێ ناکرا چونکە چۆنەوان بە چەکداریەوە هەڵەکوتنە سەر سندوقەکان چەکداری گۆڕان و ئیسلامیەکانیشی لێبوونیان هێشت ئەوان جورەتیوان نابوو بێنە پێش بەڵام تۆ مۆزەفی محتەرەم هەمووی لەوێ دانیشتون و مؤدەب و ئافرەتێکی محەجەبە چیەکا لەوێ کەسمێڵ بابڕێک دێ بە لێشی داوە لە محەجەبەکە بەسەر عەرەبانەکە بینیمانەڵێ لێشی داوم سەرباریەوە ئەوانی تریش هەروەها کەوا بوو ئەمە باشە کە ئێستا هەندێک لە سیاست مەدارەکانی بەرهەڵسکارانی پارتی وێچێتی تاغوت و میلیشیا و مافیاکان گەیشتونەتە ئەو قەناعەتە کە ئەڵێن هەڵبژاردن ئالیەتی گۆڕانکاری نییە لە کوردستان نە دیموکراسی نە مافی مرۆڤ هەڵبژاردن و ئەم جۆرە شتان ئەمانە هەمووی زۆر ناژەنینن تلیاک فرۆشتنن نەک لە وڵاتی ئێمە بۆ لە عێراقای بینن خۆ باشە براوەکە چێ وعادل عەبدولمەهدی ئێستا بووە بە ڕەیسی حکوومەت لە مەجلس ئەعلایە دووری شکەوتەوە 2 ساڵە لەگەڵەوانیش نییە تاکو تەنیا خۆیەتی بەرهەم ساڵحیش تاکو تەنیا خۆیەتی حەلبوسیش تاکو تەنیا خۆیەتی خەڵک بۆچی ئەمانی بردوۆتە پێش هەڵبژێرا لەبەرەوەی ئیسلامیانی سیاسی لە بەغدا هەمووی فەشەلیانیان هەبوو بۆیە لافاوی مەحرومەکان لەگەڵ مقتدا سەدرایەوە ئەو دەنگە گەورەی دروست کرد کەوابوو نابێ وا بزانین ئالیەتی گۆڕانکاریەکە ئەمەیە ئەگەر گۆڕان و ئیسلامیەکان چەکدار بوونایە وەکو حەماس تەسەڕوفیانە کرد بە چەکەوەین و دێن بۆ ئینتیخابات فتح چەکداری هەیە مەش هەمانە فتح پۆلیسی هەیە مەش هەمانە فتح حیمایی چەکداری هەیە مەش هەمان فتح پیرەکانی هێناوەتە پێشێ بۆ ئینتیخابات فەرمی مەش پیرمان هێناوە بۆ ئینتیخابات فتح هەیە ئینتیخابات بکە فەرمی مەش ئامادەی ئینتیخاباتە فتح ناوچەیەکی گرتووە ڕامەڵڵە هەمووی لە توپەت کراوە بەدەستی مخططاتی ئیسرائیلەوە ئێمە غەزە پاراستومانەوە نایڵین ئەو مخططاتی بەسەرابێ شەڕمان پێفرۆشە ئیستعدادی شەڕمان هەیە 3 هجوومی گەورە کراوەتە سەر غەزە ئەو خەڵکە جوامێر و بە شەرەفەی کە پشتی حەماسی گرتوێتی و ئەرزانەکە یەکێکی وەکو ئیسماعیل هەنیە خۆی دەوڵەمەند نەکردو ئیسماعیل هەنیە هەمومان بینیمان کە لە میسرەوە هاتەوە بۆ ناو غەزە 8 جانتا پارەی هێناوە بۆ ژوورەوە نەگوەکو مافیاکانی کوردستان پارەکان ببەنە دەرەوە کەوابوو ئەگەر بێت و گۆڕان و ئیسلامیەکان چەکدار بوونە عەلە لەقەل خۆشیانە پاراست و نەشیانە هەز دەنگەکانیان وابڕ کاش لەم ئیسلامیەکان مەبەستم یەکگرتووشە یەکگرتووە بواە تەواو تەبڕا بکە کە لەوێ ناتوانێت دوای مەقڕات سووتاندن و 16 مەقەر سووتێنرا و شەهیدیاندا خوا بە شەهید وەریان گرێ تەواو کە تۆ پشتی ملت گیراوە لە لای پارتی ئێ پشتی ملت بەرەڵاکە وەرەوە ناوچەی خۆت و عەلە لەقەل مەعارەزەکەت بە جددیترکە نەک ئەم ئالمە و سالمەی کە تۆ کردت لە پارتی تر بووی لەوان حەریستر بووی لەسەر ڕیفراندۆمێکی فشە کە تۆژەت زانی قابلی دەوڵەت نین ئەمانە دەوڵەت نابن بەڕێوە بەڵام لە هەمان کاتە تۆ ئیستیجابەت نەبوو بۆ ڕاپرسیەکانی کە لە ناو حیزبەکەی خۆشت دەتکرد و زۆرینەی بنکەکانی خۆت تەئیدی ئەویان ناکرد کە ئێوە ئەوەندە بڕۆن بە دوای پارتیە ئەم وڵاتە وڵاتی میلیشیاییە هەتا وەکو بەرهەڵستکاران نەبن بە ساحەبی چەکی خۆیان ناتوانن پارسەنگی هێزەکان ڕاگرن ئەوە شتێکی زۆر باش بکەوە مەسعود بەرزانی هاتە کوردستان و وتی لە زمانی زەعیم سەدیقە و پارتی لێرە چەوسێتەوە یعنی کەوا بوو ئەو 4 ساڵی کە 70 بۆ 74 خۆیان حکمیان کردو هەر چەوساوە بوون دیار ئەمە قسەیەک هەروکو ڕیفراندۆمەکە فشەیە بەڕاستی بەڵام مایی دڵخۆشیمە کە پارتی یەک کورسی هێناوە لە هەموو زۆنی سەوزە زەختیشی لەسەر نییە بەڵام لەبەرەوەی پارتی ئیفلاسی کردووە لەو ناوچانێ حەقیقەتی دەرکەوتو
خەڵک ئەوانەی کە پارتیە تۆخەکانیشن کە خوێنیان زەردە ئەوانەی کە ئێستا عمرێ نزیکی 70 ساڵ و هیچ شۆڕشی ئەیلولن ئەوانەش ئێستا ئامادەنین دەنگ بدەنەوە بە پارتی و ئەوە مژدەیەکی خۆش بوو کە خەڵکی سلەیمانی بە تایبەتی کە ئەهلی ڕۆشنفکرین ڕێگانەدەن پارتێکی نەخوێنەوار ئال سعودێکی نەخوێنەوار بێ تەحەکوم بکە لەو هەموو خوێنەوارانە بە عەلمانی و ئیسلامیان ئەوە مەفروزە لە بادینانی ژوای لێ بکرێ وەکو شاسوار عەبدولواحید و ئەوانەی نەوەی نوێ ئەڵێن و ڕاستیشەکەن ئەڵێن پارتی لە زۆنی زەردا ناتوانێت زیاتر لە یەکێتی بێنێ بەس بە شەرتێک لێ حڕێتێک هەبێ کەوا بووە خاڵی یەکەمە